الله 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 گیان الله لدایکون الله هستی ژیان وینای بیستن گرەوای پێکەنین ژیان تێگەیشتن فێربوونی زمان بە زمان بیر دەکەینەوە لە گۆرانیەک تێدەگەین لەگەڵ زماندا ژیان هەیە لەگەڵ کەسانی تر پەیوەندی دەگرین بێزمان کۆمەڵگە پێک نایەت هەست و بیر و ژیان هەست و بیر و ژیان کە هاتینە نێو ژیانەوە فێری زمان دەبین فێر و زوانی بینی زوانی ئەڵایی دەستپێکی ژیانمان بە زمانی دایکیەوەی زمانی ئەڵایی نەبوو فرە چێومانیە زمانی دایکیمان بپارێزین بۆچی زمانی دایکی کاریگەری زوانی دایکی لەسەر خوێندن زۆرە بە تایبەتباری ڕەوانیەکەی وەکو مقدمە مناڵ 6 ساڵ بە زوانی دایکی خۆی قسەکە بە زوانی دایکی فێری زانستە پایەکانە بێ فێری ڕیاضی ئەبێت بە شێوەیەکی زۆر سادە و ساکار کە دواتر لە مەدرسە و لە قوتابخانەکانە ئەهەمیەتی پێدرێ بەنۆعێک و ئەو مقدماتی خوێندنەی کە پێویستە مناڵ پێش مەدرسە بیزانێ هەمووی بە زوانی دایکیە. وەختێک کەسێک بە زوانی دایکی ئەخوێنێت دەرکوفامی لەو شتە زۆرترە ئەبێتە باعثیەوەی کە باوەڕ بە خودی ئەچێتە سەرۆ و هەمووی ئەمانە لە نەهایەتە ئەگەیەک بە ئاستێ کە ئەو شخصە هویەتی خۆشی تایە ئەبینێتەوە بۆ ئەوەی کە هەم لە ماڵەوە بەو زمانە ئەخوێنێ و هەم لە قوتابخانەش بەو زمانە ئەخوێنێت. پس لە ئاموزشا ئەگەر ئێمە بین بەحسی زمانی دایکی بکەین زۆر باشترە بەتایبەت لە نەزەری ڕەوانی و ئەو مناڵە
لێرە ئەگەر وەختێکی دێتە مەدرسە بە زوانی بۆ نمونە فارسی بخوێنێ یا عەرەبی یا تورکی بخوێنێ بەڵام کە ئەچێتەوە ماڵە زوانەکەی خۆی زوانی مەسەلەن هەورامی یا سۆرانی یا هەر زوانێکی تری کوردی بێ هەر بەشێک لە زاراوەکانی کوردی بێت و ئەو مناڵە ئیتر ناتوانێت وەختێکە لە فەزای قوتابخانە بە زوانێک بخوێنێت و لە دەروی قوتابخانە بە زوانێکی تر تەعاملکە ئیتر ناتوانێت پەیوەندی بینی قوتابخانە و بنەماڵە بتەوکە کە ئەوە شتێکی زۆر زۆر ئەساسی و گرنگە کە مناڵ بزانێ ئەوەی کە لە قوتابخانە ئەیخوێن لە دەرەوە بەکاری ئەبان لە دەرەوە بە دەردی ئەخوا ئەمانە کێشەکانن کە وجودی هەیە ئەگەر کەسێک بە زمانی دایکی نەخوێنێ کە بە کورتی ئەبێتە ئەوەی چەند خاڵێک خاڵی یەکەم ئەوەیە کە خێرایی لە خوێندنە ئاستیەتە خوارەوە خاڵی دووهەم ئەوەیە کە مناڵ وەختێکە بە زمانی غێر لە زمانی دایکی بخوێنێت ناتوانێت پەیوەندی ئەو دوو مەرکەزە لە یەک پەیوەندیان نزیک بکاتەوە پەیوەندی بینی قوتابخانە و مەدرسەکان دوایەوە کەمکەم لەوانەیە بەوەش بزانێت کە ئەم خوێندنە و ئەم خۆسەرقاڵنە شتێکی بێسوود و بێخێرە چون لە دەرەوە کاری پێناکە ئەو بارودۆخی کە ئێمە ئێستا هاتیانە زۆر بەداخەوە ئەوەیە کە لە قوتابخانەکانە کوردی هیچ زاراوەیەکی ئاموزش نادرێت مناڵان فێری ئەوە ناکرێن بەڵام ئێمە بۆ خۆمان و بنەماڵەت چەند ئەرکێکی سادە ئەتوانین خۆمان جێبەجێکەین یەکێک لەو ئەرکانە ئەوەیە کە هەر لە مناڵیەوە وەختێکە بۆ نموناگەر شەوان داستانێک یا حکایەتێک ئەگێڕنەوە بۆ مناڵەکانتان سعیکەن کە با کوردی بێت ئەگەریش داستانەکە فارسیە خۆتان بیکەنەوە بە کوردی دیارە ئەمە خۆ سەختە بۆ کەسێکە خۆی فارسی نەزانێت مناڵەکان ئەگەر چوونە قوتابخانە کلاسی ئەوەڵیان تەواو کرد لە ئەوڵۆ لە بیری ئەوە بن کە هاوینان بیان نێرنە ئەو کلاسە کوردیانەی کە لە ئەو کانونانی ناوشارە وجودیان هەیە لەوێ ناویان بنووسن با فێری زمانی کوردی ببن خۆشمان وەکو باوکو دایک سایکن مۆدلێکی باشی کوردی خوێن و کوردی نووس بین هەوڵ بدەین خۆمان فێری کوردی بین پێشان وشتەی وە دواتر بە مناڵەکانیش با بتوان بۆ ئەنج بن بێن لە ئینتەرنێت زۆرێک سایت هەیە کە کتێب و داستان ئەوشانەی کوردی هەیە ئەتوان دانلۆدی بکەن و چاپی بکەن و دوایە کە پرینتان لێگر بۆ مناڵەکانی بخوێننەوە و هەر شتێکی تر خۆشتان بە دروسی ئەزان ئەگەر دیتان مناڵەکەتان هەڵەیەک ئەکات ناڕاستە و خۆتان جۆرێ قسە بکەن کە بتوان هەڵەکانی ڕاستکەنەوە کە بە زاراوکی خۆتان قسە بکەن نەگەوەی کە گوێنەدەن و بە کلاسی مەزان ئەگەر مناڵەکەتان ئینگلیسی چاک ئەزانێ یا فارسی باش ئەزانێ چون ئەگەر زوانی خۆت وەکو دایک نەزانێ ئەوە زۆر زۆر زعفە لەوەش مەترسن کە ئەگەر لە شوێنێک پێتانیان ود نەخێر بناڵەکە با چێتە کلاسی زوانی ئینگلیسی یا زوانی فارسی باش فێر بێت و ئەمانە چون ئەگەر لەهجەی بێ شتێکی عیبە نەخێر ئەمە هیچ عیب نییە وەختێکە کەسێک لەهجێ هەیە بە هەر زوانی قسەکە نیشانی ئەوەیە کە ئەو فەردە لانیکەم دوودانە زمان ئەزانێ نەگەوەی کە زعفی بێکە لەهجەی هەیە لە قسەکردنە. ئەگەر بمەوێ لە مەوردی زوانی دایکەوە باسکەم ئەهمیەتی زوانی دایک ئەتوانم بێژم لە یەک کەلیمە زوان دایکی ینی بیر چونکی ئێمە بە زوان دایکیمان بیرەکەینەوە بە هەروەها ئبرازی ئەحساساتمان ناڕەحەتیمان خۆشیمان هەموو شتێکمان زوان دایکیمانە گرنگیدان بە زوانی دایکی گرنگیدان بە باوەڕ بەخۆبوونە ئەبێ باوکو دایکەکان گرنگی بن بە زوانی دایکی بۆ ئەوەی کە بتوانن ئەو باوەڕ بەخۆبوونە بۆ ئەوەی کە بتوانن هەست و بیری مناڵەکان خۆیان گەورەکەن و پێم وابێ ئەگەر باوکو دایک گرنگی نەدەن بە زوانی دایکی کێشەیەک لە دوا ڕۆژە دروستەکەن لە بینی خۆیان و مناڵەکەیانە. من داوا دەکەم سیستمی پەروەردەمان بە زمانی دایکی بێت.
زمانی کوردی بە شێواجە ناسنامە و شوناسی نەتەوەی ما. هیوادارانە بنەماڵەکێ فرەتەر هەست بە ئەهمیەت و زمانی ئاایی کەرا و زاڵۆکاشە هەندا پێفێروی زمان نشینی ئاایی. ئێمە دایکان ئەرکی سەرشانمان لە مناڵەکانمان هەن بین بۆ فێربوون زمانی دایکی. داواتان لێ یەکەم زمانی کوردی پشتگوێی مەخەن. ئەگەر ئینسان تەواشەی قورئانی پیرۆز بکات ئاماژەیەکی لەسرە زوانی دایکی و ئەو ئاڵوگۆڕیانەی کە لەسەر زمانە هەن وەکو ئایەتی 22 سوورەی ڕۆم خۆی تەعالا لە مایەتا فەرمێت بەشێک لە نیشانەکانی دەسەڵاتی قودرەتی خۆی تەعالا دروستکردنی ئەرز و ئاسمانەکانە و هەروەها یەکێکی تر لە قودرەت و هێزی دەسەڵاتی خۆی تەعالا کە بۆ ئێمە نیشانەدات ئەوەسانە کە زمانەکان بە یەکەوە جیاوازیان هەیە وەکو تورک و عەرەب و فارس و کورد و بەلوچ و باقی زبانەکانی تریش کە لە دنیای ئەمڕۆژیە گفتوگویان و بەحسیان لەسەر ئەکرێت. لێرە خۆی تەعالا ئاماژە بە شتێک یەکجار مهم ئەکات کە فەرمێت جیاوازی زمانەکان دیارە لە بۆ کەسانێک کە هەستی پێ ئەکەن و ئیحترامی بۆ دائەنن کە عالم بن کە عالم دیارە زدی جاهلە ئەوانەی کە ڕێز و ئیحترام بۆ زمانەکان دائەنین و بۆ نەتەوەکان دائەنێن لە دیدگای قورئانی پیرۆزەوە و ئایینی پیرۆزی ئیسلامەوە بە ئینسانانێکی عاقڵ دراونەتە قەڵەم بەڵام ئەوانەیش کە ڕێز بۆ نەتەوەکان و بۆ زمانەکان دانانێن ئەوانە لە دیدگای خۆی تەبارەک و تەعالا و ئایینی پیرۆزی ئیسلامەوە بە ئینسانانێکی جاهل و تێنەگەیشت و لە ناخی شتەکە قەڵەمدا دەکرێت. زمان وەختێک کە ئێمە ئەڵێن دایکی زمانێکە کە هەر منداڵێک کە لە دایک هەبێت تەنها کەسێک کە لە دەرەجێ ئەوەڵان نزیک بێ بۆ منداڵە و فێری ئەبێت دایکێتی و لە ئایینی پیرۆزی ئیسلامیشا ڕێز و جیاوازیەکی یەکجار تایبەت دانراوە بۆ دایک. من پێم وایە یەکێک لەو مافانەی کە منداڵ هەسی بەسەر دایکەوە ئەوەسانە وەکو چۆن ڕێزی لازمە واجبە لەسەر منداڵان کە ڕێزی دایکانمان لەسەر سەرمان بێت بەو هەموو زەحمەتەی کە لەگەڵ ئێمەیان کێشاوە یەکێک لە مافەکان و کە منداڵ ئەبێ لە بەرابەری دایکیەوە بیپارێزێت و محافزەتی لێ بکات ئەوەسانە کە ئەبێ زمانەکەشی بپارێزێت چونکە نەپاراستنی زمانی دایکی ئەبێتە هۆی یەکێک لە بێئەمریەکان لە دیدگای قورئانی پیرۆزەوە کە لەسەر ئەرکێکی گرنگی هەیە لەسەر منداڵان کە ئەبێ بیپارێزن. یەکێک لەو شتانەی کە وەزیفەی گرنگی ئێمەیە بۆ پاراستنی زبان ئەوەیە وەکو دانشمەندان ئیشارەیان بۆ کردووە هەر نەتەوەیەک ئەگەر خاکیان داگیر بکرێت لێیان بدرێت زیندانیان ببێت باڵیان ببڕێت بەمە ئەو نەتەوە نامرێت بەڵام ئەو نەتەوە ئەمرێت بەوەی کە زمانەکەی لێ بستێنن. وێنێ بە زمان و ئایی هەقوە ئینسانیە. منداڵ بە زوانی دایکی گەشە سێنێ ئێمە وەک دایک و باوگەرکی سەرشانمانە هەوڵی پاراستنی بدەین.
پاراستنی زمانی دایکیمان فەرهەنگی نەتەوەکەمان بپارێزین. من پەنەمۆشە کە بە زبان و ئەلایی وێم دەرس بوون و بەداخەوە لە لای ئێمە فێرکاری بە زمانی دایکی نییە. بۆ بۆنەوە ئەرکی سەرشانی هەمومانە لە دایک و باوک لە مامۆستا کە زمانی دایکی خۆمان بپارێزین و هەموو فێرکاریەکان بە زمانی دایکی بێت. چون ئەگەر بە زمانی دایکی نەبێت هەموو تواناییەکان ئێمە هەر لە ئەوڵی خۆیەوە لەناو ئەچێت. زمانی ئێمە ناسنامێ ئێمەیە پێویستە بیپارێزین. با هەمومان تێبخۆشین بۆ نووسین و خوێندنی زمانی دایکی. سازمانی یونسکۆ گرنگی بە خوێندن و نووسین بە زمانی دایک زۆر داوە و لە ڕاستیدا ڕۆژی 21 فێبریەی بە ڕۆژی جیهانی زمانی دایک ناوزەت کردووە. لە وڵاتی ئێرانیش بە پێی ئەسلی 15 قانونی ئەساسی خوێندن و نووسین بە زمانی دایکی واژۆ کراوە، بەڵام بەداخەوە ئەو جۆرەی کە شیاو بوو و دەبوایە بکرایە گرنگی ئەو توێی پێنەدراوە. بۆ پەروەردە و ڕاهێنانی منداڵان بە تایبەتی لە ساڵی 1989 ڕێکخراوی گشتی نەتەوە یەکگرتووەکان کۆنڤانسیۆنێکی تەسویب کردووە کە کۆنڤانسیۆن حقوقی کودەک یا مافی مناڵانە کە ئێرانیش لە ساڵی 1372 هەتاوی لە پارلەمانی ئێران تەسویب کراوە و واژۆ کراوە. لە خاڵی سی ئەو کۆنڤانسیۆنەدا هاتووە لە وڵاتانەی کە فرە زمانین و فرە نەتەوەیین مناڵ دەبێ مافی ئەوەی هەبێ کە بە زمانی دایکی بخوێنێ و بنووسێت و لە مافی خۆی بەهرەمەند بێ. ئەوەی کەم قانونە تا ئێستا ئیجرا نەکراوە جێگای داخە و جێگای سەرنجە کە ئەبێ احتیمامی زیاتری پێ بدرێت. نوێنەری پارلەمان دەتوانێت نوێنەری پارلەمانی هەر شارێک دەتوانێت کاریگەری زۆری بێت و بایەخی زۆرتر بدەن. بۆ نمونە دەتوانێت پرسیار بکە مافی خۆیەتی لە وەزیری پەروەردە کە تا ئێستا بۆ نەکراوە. پارێزنەوە زمان وەیایی ئەرک و سەرنوشان و بریمان. باوە گیان فریام کەوە گوێ بگرە دایە باوە گڕی دڵم هەڵساوە مناڵی کوردستانم بۆچی کوردی نازانم گەر نەمبێ شێوی شەوێ زوانی دایکی خۆم ئەوێ حەز ناکەم بڵێم مادەر بە خوشکم بڵێم خاهەر با فێر بم بڵێم باوە بینایی ئەم دوو چاوە وەرزی هاوین بەتاڵم تۆ هەستە بگرە باڵم هێشتا زووە بە وردی با فێربین زوانی کوردی خۆت لامەدە لەم باسە کەم بچۆ بۆ پیاسە ئیتر بەسە ئەو جەوە فریای من و خۆتکەوە.